هۆشیار یەکێک لە ئەسپ سوارانی کەرکووکە. سەرقاڵی ئامادەکردنی ئەسپەکانێتی بۆ یەکەمین فیستیڤاڵی ئەسپ سواری کە بڕیارە 20 مانگا لە یاریگای یانی وەرزشی نەود لە کەرکووک بەڕێوە بچێت. من ئێستا خەرێکی ئەسپەکانی خۆمم دابینیانەکەم و بۆ 20 مانگ 25 فیستیڤاڵێکی جوانەکەی لە کەرکووکە بە تایبەت بۆ ناساندنی ئەسپی ڕەسەنی کوردی و عەرەبی و تەنانەت تورکی و ئینگلیزیش تیا بەشدار ئەبن. لیژنەی ئۆڵمپی عێراق و ڕێکخراوی ئەسپی کورد سەرپەرشتی یەکەمین فیستیڤاڵی ئەسپی ڕەسەن لە کەرکووک دەکەن. ئامانجەکانی فیستیڤاڵ پتەوکردنی برایەتی نێوان پێکاتەکان و گرنگی دانا بە ئەسپ و ئەسپ سواری. ئەم فیستیڤاڵەش بیرۆکەی لای هەموو ئەو هەوادارانی کە لە کەرکووک لە بواری ئەسپ سواریە تاوی خۆیانەدەن پێیان خۆش بووکە بۆ یەکەم جار لێرە کارێکی وا بکرێت دیار بوو تەنسیقیان لەگەڵ ڕێکخراوی ئەسپی کوردی و بەتایبەتی لەگەڵ کاک دانای حاجی ساڵح بە سوپاسەوە کە ڕۆڵ و دەورێکی زۆر گەورە و کاریگەری بینی. سوپاس بۆ هەمووانەی کە هەم ڕێکخراوەکەیان پێناساندین هەم بەڕێزیان هاتە کەرکووک و لێرە شوێن و مۆقعەکەمان دەستنیشان کرد هەر لێرەوە سوپاس بۆیانەی نەوتی باکوور کە بێگومان ئەوانیش جهدێکی زۆر باشیان کرد و هەوڵیاندا کە ئەم فیستیڤاڵە سەرکەوتوو بێ. بڕیارە یەکەمین فیستیڤاڵی ناساندنی ئەسپی ڕەسەن دووشەمەی داهاتوو وا تا 20 مانگا بەڕێوە بچێت. ئەسپ سوارانی ناوچە جیاجیەکانی کوردستان و ئەسپ سوارانی عەرەب و تورکمانیش بەشداری تێدا بکەن. کاڕۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.